فهب لي من لدنك وليا يا ربي خوای گەورە لەلایەن خۆتەوە پێم بەخشی سەیری وردیەکانی قورئان کەن نافەرمێ فهب لي وليا خوای مناڵێکم پێ بەخشی نە من لدنك یا ربی خوای دیاری تایبەتی تۆم دەوێ یعنی من لە ڕووی مادیەوە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی زانستی پزیشکیەوە لە ڕووی تەمەنمەوە لە ڕووی ژنی نەزۆکمەوە هیچ دەرگایەک نێ لێم بکرێتەوە بەڵام من لەدونکە من دیارێکی تایبەتیم لە تۆ دەوێ خوای ڕەحمی تایبەتی تۆم دەوێ ئای ئیمان چۆن مرۆڤ بەهێز دەکا ئەو کاتێک هەموو ڕێگا مادیەکان دادەخرێن ڕێگایەک هەرماوە کلیلێک هەرماوە ئەویش من لەدونکە یا ڕەبی خوایە لە لای تۆوە خۆ دیاری تایبەتیت هەیە من دیارێکی تایبەتیم لە تۆ دەوێت ئەو کاتێک ئەم دیارە بۆ کەس نییە من ئومێدەوارم بە منی بەخشی زەکەریا ئاوا لەخوا پاڕایەوە شەشەم نێتپاکی لە دوعاکردنەکەتدا زەکەریا بۆیە داوای کوڕێکی نەکرد وەکوی ئێمە بڵێ یا ڕەبی خوا ماڵ و سەرەت و سامانێکی زۆرم لە مناڵیەوە کۆ کردووەتەوانێ بەخوا مادام مناڵم نییە کوڕ و کچم نییە وەڵام خزمەکانم هەموو دەیخۆن پێی خەنی دەبن خوایە بۆیە کوڕێکم دەیتە میراتەکەم دەستی خزمەکانم نەکەوێت دەستی براکانم نەکەوێت دەستی برازاکانم نەکەوێت بەخوای زەکەریا مەی لە دڵا نەبوو خوای با وەجاخم کوێر نەبێتەوە وەجاخم ڕوون بێ ناوەکەم درێژەی هەبێ ئەوەشی لە دڵا نەبوو خوای نامەوێ مناڵەکەم دەیتێ بەس لەبەر خاتری ئەوەی لە پیریدا نەچینە بەردەستی خەڵکو و ڕۆڵەی خۆمان جگەرگۆشەی خۆمان کوڕێکم هەبێت لە پیریدا من و دایکی بەخێوکە بڕواتە نەبێت زەکەریا ئەوەشی نەبوو چونکە قورئان باسی دەکا فەمووی یەریثونی وەیەریث من ئالی یعقوب خوای من دەمێ کوڕێکم هەبێ پەیامدار بێ درێژە بە پەیامی من و یعقوب بدە پەیامی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ خوا خەمی دینەکەمە خوا لە دوای من چی ئامۆژگاری ئەم خەڵکە بکە چێ ڕێنمایی دینیان بکە یا ڕەبی خوا ئەولادێکم پێ ببەخشی کوڕێکم پێ ببەخشی ڕێبازی پێغەمبەران درێژە پێ بدە ئەمە دەرسە بۆ من و بۆ تۆ کاتێک کە دوعات کرد ئەزیزم بۆ هاوسەری هەر مەڵێ یا ڕەبی خوایە کچێکی جوانم بە نسیب بکەی بە ئاواتی دڵم بگەم کچێک بۆ کوڕێک بە هەمان شێوە لە بیرت بێ بڵێ یا ڕەبی خوایە هاوسەرێکم پێ ببەخشی بۆی خێزانێکی دیندار بین کاکە بیجێڕەوە بە لایەنە دینیەکە بۆ لایەنە ئیسلامیەکە بڵێ یا ڕەبی خوایە چەند خۆشە خۆم و خێزانم خێزانێکی دیندار بین بەیەکەوە دانیشین قورئان بخوێنین بەیەکەوە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بخوێنین بەیەکەوە خزمەتی دایک و باوکمان هەردوو لامان بکەین منداڵی ساڵح بخەینەوە بەیەکەوە بتوانین خێزانێکی تۆکمە بین دڵی خەڵک خۆشکەین دەستی بە خێرمان هەبێت لە کۆمەڵگادا یەکتر لە حرام پارێزین ببینە قەڵایەکی پتە و بۆ چاو داوێنی یەکتر پارێزین تووشی حرام نەبین لەم زەمەنی فیتنەدا کاکە هاوسەرگیری تۆ بەس نێت لەوە بێ تۆ بڵێ جوان بێ دەوڵەمەند بێ باڵ بڕوای وابێ بڕوانامەی وابێ باڵای وابێتن ئەمانە ڕووکەشن بۆیە خەڵکی سەرکەوتوش نابێ وەکو زەکەریا کە داوا لە خواکرد لە بواری هاوسەرگیریدا بڵێ خوایە خێزانێکی دیندار پێکەوە نێم ئەم بابەتانی کە باسم کرد بیانێ ناو دڵی خۆتەوە خوا ببینە دڵخۆشکەری دایک و باوکمان دوعات کرد دەوڵەمەند بی مافی ڕەوای خۆتەوە وەلیلای خەزائین السەماوات والئەرض هەرچی خەزێنەی ئەرز و ئاسمانە هی خوایە کاکە قەت داوا مەکە وەڵڵی خوایە بەس نان و دۆیەکەمە بێ بەسە بۆ لەم هەموو زەوی خوای گەورە لەم هەموو خەزێنەیە بۆ دەوڵەمەند نەبی کاکە خوا فەقیر دەبێت تۆ دەوڵەمەندکە نەعوذ بالله خوا خەزێنەکانی کەم دەبنەوە تۆ بە کولە مەرجی بژی خوای ئیسلامی ئێمە بەڕێزان هەموو جار وتومە ئیسلامی ئێمە هەژار دۆستە بەڵام دوژمنی سەرسەختی هەژاریە ڕێزی هەژار بگرە بەڵام ئاواتت نەبێ بە هەژاری بژی بۆ تۆ حتا مردن وەڵڵا بەس 2 دینارم هەبێ نەبێتە 3 دینار باشە نەوەڵە ئیسلامی ئێمە دەڵێت دەوڵەمەندی باشە بەڵام چۆن دەوڵەمەندێک دوعا بکە بڵێ یا ڕەبی خوا زۆرم پێ ببەخشی یا ڕەبی خوا دەوڵەمەندم گوێی خۆ لە تۆ کەم نابێتەوە یا ئەڵڵا تۆ حتا ببەخشی ئەرز و ئاسمانەکان هەمووی دەرگای ڕزق و ڕۆزی فراوانی تۆیە بەڵام بۆی وەکو فڵان کەس ساریکی ئاخر مۆدیلم هەبێ پۆزی پێوە لێ دەم قاتی شاڵی زاخۆیم لەبەرا بێ خۆم بە ڕەفیقی خەڵک نەزانم هەموو خەڵک دەست بە سنگمەوە بگرێ دیواخانەکەمەوە بێ بەخوا کاکە ئەمانە بڵقی سەراون ئەمانە پوچن ئەگە هەشت بێ ئیسراحەت ناکەی بڵێ یا ڕەبی خوایە دەوڵەمەند بم بۆی دەستی بەخشندەیم هەبێ ئای چەند خۆشە خەڵکێک فرمێسکی بە پارەکەی من بێتە زەردەخەنە منداڵێکی بێ باوک نازی باوکایەتی بۆ پڕکەمەوە ئافرەتێکی ڕووسور نەهێڵم تووشی خراپە بێ و بە بێدەنگی پارەکە بخەمە ماڵی و منداڵەکانی بەسەر بەرزی بخوێنن پەروەردە بێ لە بوونی دەوڵەمەندیدا ئەمنێتە خێرانت هەبێ نەک پۆز لێدان بەسەر خەڵکدا وی ئەم دوعایانەی زەکەریا پێمان دەڵێ خوایە مەبەستمەوە نییە کوڕێکم هەبێ چەکدار بێ و پشت و پەنام بێ و لە پیریدا گۆچانی دەستم بێ و وەجاخ شوێر نەبم و ناوم نەبڕێتەوە خزمەکان و براکانم میراتەکەم نەخۆن نەوەڵڵا دەمەوێت خزمەتی دینەکەی خوای پێ بکەم ئەمەوێت خزمەتی عەبدەکانی خوای پێ بکەم ئەمێ سەر زەوی پێ ئاوەدان کەمەوە
ئەمەوێ قەبر و قیامەتی خۆم لە درێژەدانی ئەم بانگەوازە و ئەم ڕێبازە خوا ناسیێدا منداڵەکەم کاری چاک بکە و منیش لە قەبرەکەدا بۆم بێت، چونکە تۆ هەر ئەولادت هەبوو هەر کارێکی چاک بکە دوعایەکی خێر بکە دوعایەکی خێری بۆ بکرێ تۆ لە قەبرەکەدا زیندووی، ئەوە بەرەکەتی منداڵە بە ئەم نێتە لە دڵتا بێ.